ایرو مسرور بارزانی شوردار جوات آسایش هرما کردستان پیشوازیا شاندکا بلندا سربازیا آلمانیای به سرکاتیا مارکوس گروبل جگری وزیر برگیریا آلمانیای کرد. لە دیدارێکدا کە بە ئامادەبوونی دڵشاد بارزانەی نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەڵمانیا دیتەر لامی کۆنسۆلی گشتی ئەڵمانیا لە هەولێر ژەنەڕاڵ هانس وارنەر فێرتس هەرۆکەی ئەرکانی فەرماندەی ئۆپراسیۆنەکانی سوپای ئەڵمانیا و ژمارێک بەرپرس و ڕاوێژکاری سەربازی بەڕێوەچوو دیشی خرایە سەر دواپەرەسەندنەکانی شەڕی دژ بە تیرۆریستانی داعش لە عێراق و سووریا و هاوکاریە سەربازیەکانی ئەڵمانیا بۆ هێزی پێشمەرگی کوردستان. لەو بارەیەوە مەسرور بارزانی ڕایگەیاند تێشکاندن و لە ناوبردننی داعش لەسەر توانای پێکەوە کارکردنمان وەستاوە. ئێمە دەخوازین ئەڵمانیای دۆست و هاوپەیمان هاوکار وەک هاوبەشێک لە ڕۆژهەڵاتی ناوڕاست لە ئێمە بڕوانێ کە دوورگەیەکی سەقامگیری ناو دەریایەکی ناجێگیرین. ڕایگەیاند پێویستە ئێمە بەردەوام لە ئامادەباشی دابین لەوەی تیرۆر لە فۆرمێکی دیکە بگەڕێتەوە. هەرپەیوەست بە دابینکردنی پێداویستە سەربازەکان بۆ هێزی پێشمەرگی کوردستان ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان داوای زیادکردنی بڕواری هاوکاریە سەربازەکانی لاشاندی باڵای ئەڵمانیا کرد. لە بەرامبەرجدا مارکۆس گروبێل دووپاتی لە بەردەوامی هاوکاری سەربازەکانی وڵاتەکەی بۆ هێزی پێشمەرگی کوردستان ڕاگەیاند. ئێمە لە یارمەتیدان و هاوکاریکردنی هێزی پێشمەرگی کوردستان بەردەوام دەبین لە مانگەشدا کاروانێکی دەکەیت چەک و پێداویستی سەربازی کە لە میلان و ڕۆکەتی دێژە تانک ئامێری پشەڵکردنەوەی مین تاقەمەنی و پارچە یەدەکی زرێپۆش پێکاتوە دەگاتە هەرێمی کوردستان. لە ئەڵمانیا پشتیوانی و هاوسۆزێکی میلی بۆ پێشمەرگە هەیە. هەرە دیدارەدا فێرتس فلینگترۆ کە ئەندامێکی شاندا باڵاکی ئەڵمانیا بۆ ڕایگەیاند ئێمە کۆکین لەسەر ئەوەی ئەمە شەڕێکە هەمومان لێک بەرەداین بەڵام پێشمەرگە لە جاتی هەموو جیهان ئەم بەرگریە دەکات.